دوای زیاتر لە 2 مانگ بایکۆت و خۆپشاندانی مامۆستایانی سلێمانی یەکەم کاردانەوەی ناڕەزاییەکانی مامۆستایان هەر لە سلێمانی دەرکەوت. ئەویش دەست لە کارکێشانەوەی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بوو. ئەوەش یەکەم جارە لە مێژووی سلێمانیدا بەڕێوەبەری گشتی پەروەردە دەست لە کار بکێشێتەوە. لە کاتی دەست لە کارکێشانەوەیدا دڵشاد عومەر ڕایگەیاند بێسەروبەرەی و نەبوونی هەڵوێستێکی ڕوونی لایەنە سیاسیەکان وای کرد بگاتە ئەو بڕیارەی واز لە پۆستەکەی بێنێت. یەک ململانەی حیزبی و ڕازگۆنەبوونی حیزبەکان بەرامبەر ئەم بارودۆخە نەخوازراوە نەبوونی یەک هەڵوێستی هەر حیزبە بەجیاو هەمووان پێکەوە بە دوو ئاراستی کارکردن و فڕەبریاری ناکرێت شاری سلێمانی بکەنە قوربانی و بەندەش تایدا شەرمەزار بێت. نەمانی زمانی گفتوگۆ لێک تێگەیشتن و هەستکردن بە بەرپرسیارەتی و زاڵبوونی زمانی زبر و قسەی نەشیا و ناوزڕاندن لەم شارەدا بە تایبەتی لە کەناڵەکانی ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکان و سانسۆر نەخستنە سەریان بە ناوی بوونی ڕای جیاواز و ئازادی دەربڕین. لەبارەی دەست لە کارکێشانەوەی بەڕێوەبەری گشتی پەروەردەوە مامۆستانی ناڕازی ئاماژیان بەوەدا کە ئەوان داوای دەست لە کارکێشانەوەی هیچ بەرپرسێکی پەروەردەیان نەکردووە. ئەوەی کە ئەبوو دەستی لە کارکێشایەتەوە وەزیری پەروەردەیە و ئەبوو و دوای ئەوەی ئەبێ کە دەست لە کار بکێشێتەوە لە ئاست دەستەوەستانی بەرامبەر بە دۆخی هاوڵاتیان سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانە نەک بەڕێوەبەرێکی گشتی. بەڵام بە هیچ کاتێک داوامان لەم دۆخەدا داوامان لە بەڕێوەبەری گشتی نەکردو دەست لە کار بکێشێتەوە. لە سلێمانی ئەگەر لەلایەک خۆپیشاندان و بایکۆت هەبێت ئەوە لەلایەکی ترەوە بەشێک لە قوتابخانەکان دەوام تێیاندا دەستی پێکردوێتەوە. ئەو مامۆستایانش کە بایکۆتیان شکاندووە دەڵێن لەگەڵ داواکاریەکانی مامۆستایاندان بەڵام نایانەوێت دەوامی ساڵێکی خوێندکاران بفەوتێت. وەکو یاریدەدەرێ لەم خوێندنگایە یعنی لەبەر ئەو ترسە نەهاتوومەتەوە لەبەر دڵی خوێندکاران هاتوومەتەوە لەبەر شارەکەمان یعنی زۆر ناخۆشە ئەم شارە بەبێ خوێندن و بەبێ زانست و بەبێ ئەوەی کە ساڵان ئەم کاتە ئیمتیحانی نوێی ساڵ دەستی پێ کرد یعنی یەک دەرێن لەبەر ترس نەهاتوومەتەوە بڵێم وەڵا ئەترسم. لە چەمچەماڵ و سەید سادق مامۆستایان و بەشێک لە نوێنەری چین و توێژەکان لە بەردەم بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردە گرت بوونەوە و ڕایان گەیاند لەسەر بایکۆتکردنی پرۆسەی خوێندن بەردەوام دەبن تا ئەو کاتەی داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. ئێستا هیچ مافێکمان پێ نەدراوە تەنها ئەوە نەبێ دیزە بە دەرخۆنێ مافەکانمان نەکرێ. مامۆستایانی ناڕازی هەڵوێستمان ئەوەیە کە بەردەوام بین و بەردەوامیش دەدەین بە خۆپیشانان. ئێمە هاتوین ئەو پەیامەی وەزیری پەروەردە لێرەدا بە کۆی دەنگ سووتانمان لە قەزای شارە زۆر یەک مەکتەب دەوامی نەکردو بە کۆی دەنگ تێگڕای مامۆستایان ئەو بڕیاریان ڕەتوردەوە. ئەمە مەیانی بەرگریە لە مامۆستا ئەمە مەیانی جەنگە. لە نوێترین لێدوانیدا وەزیری پەروەردەی هەرێم ڕایگەیاند لە یەکی ئەم مانگەوە غیاباتی مامۆستایان تۆمار دەکرێت و پەروەردەکانی ڕاست پاردووە ڕێکاری یاسایی بەرامبەر مامۆستایان بگرنە بەر. وتیشی ئەوان دەیانەوێت مامۆستایان دەوام بکەن بەڵام کەسانێک بوونەتە ڕێگر و نایانەوێت مامۆستایان دەوام بکەن. ئاماژەی بەوەش کرد زۆر ئەستەمە لە هاویندا قەرەبووی خوێندنی فەوتاوی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین بکرێتەوە. کارزان تارق نارتی سلێمانی.